بەناوی خۆی گەورە و میهرەبان. ئەم شەو لە درێژەی کار و چالاکیەکانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان مەڵبەندی هەشت هەستا بە ئەنجامدانی کۆڕێکی جەماوەری بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و مامۆستا تیایدا وتارێکی پێشکەش کرد و هەروەها بۆ بەڕێز بەرپرسی مەڵبەند کە تیایدا باس لە هەندێ بارودۆخی سیاسی و چەند مەسلەیەکی سیاسی تاوتوێ کرا و تیایدا بەڕێز بەرپرسی مەڵبەند بۆ هەردوو ئەنجومەن بۆ هەرسی ئەنجومەنی ڕواندز و هەروەها ئەنجومەنەکانی سۆرانی خوشکان و برایان جەختی لە مەسلەی بایۆمەتری کردەوە کە بەگەرم و گوڕیەوە بەرەو پیری بچن و سوپاسی کردن کە بەڕاستی ئەنجومەنەکان بەکاری خۆیان هەستاون و زۆربیان ئەندامانی ئێمە کە بەرەو بانگەوازی مەڵبەندەوە چوون و فۆرمەکانی بایۆمەتریان پڕ کردیتەوە.